ڕۆژنامەیە فاینانشال تایمز بەڵاو کرد و هەرچەندە ڕێخستنە تیرۆریستیە داعشێ بەرەف ژناو برنێ دچێ لێ ئەف چەند واتەیە بەڵاوبوونە ئارامیە لە سووریە نادێژ بەر ئەکتەرێن سەرەکەیان ناودەوڵەتی شەڕێ بۆ وەکالەت لە ناوە سووریە دەست پێکردە. ڕۆژنامەیە فاینانشال تایمز یا ئەنگلیزی ڕاگەهاند ڕێخستنە تیرۆریستیە داعشێژ ڕووی پرۆپاگەندێڤە وەکە ڕێخستنە ئەلقاعیدە هاتیە ژناوبرن و لێ سووریا و لە عێراقێ بەرەو ژناوبرنێ دچێت لێە هەری جهێ مەترسیە ئەوەکو مەترسیەک ژیا داعشێ خراپتر و مازنتر ڕوو لە سووریە دکێ. دێ راپۆرتە ڕۆژنامەیە نەڤاتی دەهاتیەک و دەستپێکا شەڕی سووریە دەهێزێن نەفخۆی هەبوون ڕووبڕوێ داعشێ دەبوون لێ دەدەمان هەدە ئەو هێز ڕووبڕوێ هەف دەبن و وێ دەدەما پێشدا شەڕ نابەراوان گروپێن نەفخۆیە سووریە دەگرانتر و دژوارتر بێ. راپۆرتێ ئاماژەدا کوبەری نەهاژی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوتبوو و ئەمریکا لە سووریە و عێراقێ وێ ڕووبڕوێ داعشێ ببێ لێ یاکوجهێ ماتماییەک و ئەمریکا خۆش بۆی شەڕێکی گرانتر لە ناوچێ ئامادە دکێ و هێزن خۆ بێتر دکێ. هەردێ راپۆرتێدا هاتیەک و ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دگوتنەکە خۆدا ئاماژە بووی شەڕێک گران کردیە لە سووریێ دەماک و گوت ڕەوشە سووریە گەهشتیە ئاستەکی رووسیا بتو ئاوایەکی نکارێک کۆنتڕۆلا ڕەوشێ بکێ. ڕۆژنامەیە فاینانشال تایمز یا ئینگلیزی دەداویە راپۆرتا خۆدا گوت و ڕاستە ئەنجومەنی ئەولەهیە ناودەوڵەتی ئاگربەستەکە سەهڕۆژیە لە سووریە ڕاگەهاند لێوەکە هاتە خویاکردن و ئاگربەست و باندۆراوێ لەسەر ڕاوەستاندنا شەڕ نەبوو تو ئالیەک بە ئاگربەستێوە پابند نەبوو ئەڤیەکوێ چەندێت تەکەس دکێک و بەرێ سووریە لە شەرەکی گەلک مەترسیدارە ژێ شەڕێ داعشێژی مەترسیدارترە.